من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. هاتووی ئەمجارەش خەندە تۆرا و فرمێسکەکان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی دڵسۆز و بەخشندا لە هەرێمی کوردستان لە چاوی منداڵانی بێباوک و هەژارەکان بسڕین و کەمیان بکەینەوە بۆ ئەوەی هەمومان بە هەماهەنگی مناڵانی بێباوک و هەژارەکان لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی چەندین ساڵە ئازارەکانیان کەم بکەینەوە. هەر یەکەمان لە ئاس خۆی ئەوەی کە لە تاقە و توانەیدا هەیە ساڕێژی بەشێک لە ژیان و ناهەمواری منداڵانی بێباوک و هەژارەکانی پێ بکەین بۆی بەخشین چەندین ساڵە بە سپۆنسەری و هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بەردەوامە. ئێمڕۆژ ئەمانەوێت چیرۆک و بەسەرهات و ناڕەحەتی و ناخۆشەکانی ئەم خانەوەدەتان بۆ بگوازینەوە و بابزانین چەندین ساڵە چۆن ژیانیان بەسەر بردووە و لەمە بەدووە ئێوەی خێرخواز و بەخشندا چۆن ئەتوانن بەوەی هاوکاری و کۆمەچەکانتان ئەم ماڵەش لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیان ئەزگاریان بکەن. وڵای منە نەبوونین خەڵک یارمەتیمانە ئاوی سەربانەکەمان نایەتە خوارە ئەبێ بەڕێز شدانێ ئاوکە بچێتە ناوی بە ئاو نێتە ژێرمان ئەرە وەڵا خەڵک یارمەتیمانەیە ئەوەی خەڵک بۆمانەیەنێ هیچ نییە بیخۆین چوان مناڵم هەیە بێ باوکن مامەیانە قاچی شکاو یارمەتی خۆیانیان نتوانن بێدەن ئەوان یارمەتی ئێمەیان بۆ نادرێ ئەڵێ ناتوانین نەبوونی قاتم ئاوایە ئەی چۆن ژیان بەسەر دەبات وەڵا ئەوە ژیانە ئەو ژیانە ئەڵێ ئەوە ژیان نییە ناچاری چی بکەیت دەسەڵاتمان نییە باوکان چی ئیشیە کرد کار و وەڵا باوکی نەخۆش بوو لە ماڵە کەوت بوو بڵێ ئەیتر خەڵک یارمەتی ئێدای ئەکە زۆر شپرزە ئەرە وەڵا بەعمەل نایە ئەوە ماڵەکەتان دیوە خۆتان بینی وتانە چۆنەوە ژیانمان نییە و کاتێک باران نەبارێ خەوتان نییە لە بژوورە نەوەڵە ئاویەتە خوارە ئاویەتە لەکوێ بخەوین ئەی نوقسانەکانی بێ ئاگر و بێهین و بێ ژیان و نەبێت و حاڵ و نەبێت و ئیدارەکەیت ئەی ئەم مناڵانە تا چەند توانی لەگەڵیانە بگوێنجێ ئەم دوانە یەکی لە سنفی چوار بوون وازیان لێنە ینی دوانیان نەچن و دوانیان ناچمەوە بەڵێ بەڵا حەمام و ئەو دەسەکەش ئاوی پێیەتە خوار بەخۆڕ ئاویەتە خوارەویش ئەنجا ساردا ئیداریتیان ناکەی زۆر بەعمەل نایە ئەو لە هەویانەکە چێژ لێنێم شوێن نیە لێنێن ناچارین چی بکەین لەبەرەوەی ئەوە کۆنە بە عەمەلی ژیان نەماوە نەوەڵا بەعمەل نەماوە وەڵا عەشیای ناوماڵ ئەوە چۆن بینی و ئەوانەمان هەیە هیچمان هەمووی شکا هەموویمان نییە جێگە و بانمان ئەوانەیە مەعرەزەکەمان شکاوە هەچی شتمانە شکاوە لەسەر ئەو سێ کچکە چێژ لێنێم هەمووی کۆنە ئەرە وەڵا خەڵک بەهێناون بەڵێ چی ئەڵێ بەخێرخوازان چیتان بۆ بکەن وەڵا مەمنونیانی خانوویەکی باشمان بۆ بکەن ژیانی تیا بەرینە سەر و حاڵ هوینمان ژیانمان هەبێ
پێشەکی بە خێراتێتان سپاسی دەستگای خێرخوازی یەکەم کە هەڵ ئەسن بەو کارە پیرۆزە کە ئیکەن و بۆ خەڵکی داما و فەقیر و هەژار و لێ خۆمان ئەمە ماڵی کاکپاتی حەو تەمەەن ئێمە خەڵکی دیەکەن و دراوسێمانە ئەمە خانۆکەیەتی ئێوە بیبینن تەمەەن دستانی ئاوی پێوە بە نابێ هیچ دەرامەتێکی نییە ئیلا مەگەر ئەوەی کە خەڵکی یارمەتی بکە چوار مناڵی هەیە سەهات چوارە هەتیون ئەوەش نەکەی لەبەر چاوتانە معاشێکی تەقاوتێکی وای نیە بڵێ بژێژیان پێی بژی مستاقە بە هەموو شتێ ئەم پیاوە کە بۆی بکرێ ئەم خانوو داواکەن لە دەستگای خێرخوازی ئەوانەیە کە خێرخوازن و خێر ئەەکەن و دەست یارمەتی درێژەکەن بۆ ئەم کارە ئەمە بەڕاستی کارێکی پیرۆزە بۆ لایەنی خوایەکەەوە تەمەەن ئیترەوە چێتە قالبیەوە تو خی گەورە ئەزانێ کەچی ئەکە بوانێک کە ئەم خێراکەن ئیتمە خێرێکی نەبراوەیە بەڕاستی شتێکی چاکەوە ئیتر ئەم پیاوە مستحقا یعنی ئەوەی کە من ئەیڵێم و ئەمە بلایانی خوایەکەیە ڕەنگە بڵم دەستگای خێرخوازی ڕەنگە لەم ماڵە مستاقتر نەبکە ئەم خانی بۆ چاوکەی بۆی بکەن باگیان چەندماکە ئۆپاتی کردووە لەیەکی نەوە تقریبا بۆ 3 مانگ 4 مانگە چێ و ئیتر هیچ کەسێکیشان نییە تەنها مامەوانیان هەیە خۆیتر هەچ کەسە ئەمڕۆوای لاتۆ بخوا خەڵپرای خۆی ناکەوێ بەشکم ئەم خانیان بۆ چاوکەن و ئێمە مەمنوی دەستگای خێرخوازی ئەبین و ئیتر ئەوە خانۆکە لە بەر چاوتان بیبینن ئەوە ژوورەکانە ئاوی پێ و بەن نابێ و ئەمەش حەوشەکەیانە و ئەوە شوێنەکانە هەمووی دیارە و ئەوە حەمام و سەر ئاو و هینەکەی هەموو تەسویرەکەن دیارە و بەس داوامان ئەوەیە ئیشەڵا بە کاتێکی زووتر و هەڵسن بەم کارە و ئەم خانووی بۆ چاوکەن و با ئەوە ئیسراحەتکەن و فقط ئەم پیاوە ئەگەر دەرامەتی بووە ئەم خانووی چاکە کرد یعنی ئەمە شایەتێکی تاوەتیە لەبەر چاوە ئیتر پێویست ناکە هیچ شتێکی تری لەسەر بڵێ ئەو مناڵەکە لە بەرچاو چوار مناڵ چوارە هاتیون ئەوش نەکەی وە ساوا لە بەرچاوتان پێشەکی من زۆر سوپاسی بەنامەی بەخشین ئەەکەم بە خێراتنتان نەکەم کە هاتون بەم کارە پیرۆزەوە هەڵساون ئەم مناڵانەی کە ئێوە ئەیبینن باوکیان نییە و چوار هەتیون زۆر دەستیان کورتە ئەوەی ئەگەر خەڵک هاوکاری نەکرد بێت هیچیان نەبوو بیخۆن من کە خانووکە ئابین خانۆکان زۆر وێرانە خانۆکە تکە ئەکە تەڕەشوعی هەیەتیە ناژین زۆر سوپاسی خەڵگەکەین کە هاوکاری ئەم هەتیوانە ئەکا ئەیتر لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێ ئێمە زۆر مەمنونی خێرخواز و خەڵچین هاوکاری هەتیو بکەن بێ باوکان بکەن ئەم مناڵانە باوکیان نیە هەتیون زۆر لە دەمێکەوە فەقیر حاڵ و دەستیان کورد بووە خەڵک هاوکاریانەکە لەگەڵ هاوکاری خەڵک نەبووایە بەڕاستی یعنی زۆر بێوەزع بوون ئێمەش ئەو توانایەمان نییە بتوانین خانۆکەیان بۆ چاکەین هاوکاریان بکەین هاوکاری مادیان نەکەین بەس تەنها ئەوەی لە برسان جلو بەرگوشت ئەینا ئەوە نێبێ ئێمە پاداشی بەخشین لای خوایە مەگەر خوا باداشتان باتەوەی نکەن ئێمە توانێت ئەومان نەبوو خانەوە ئەم هەتیوانە بەڕاستی هەتیون دەستیان کورتە توانای ئەویان نییە کەسابەتکەن کەسابەتیان بۆ ناکرێ اینجا ئێمە زۆر مەمنون و سوپاسی ئێوە ئەەکەین کە هاوکاری هەموو خەڵکانی خێرخواست کە هاوکاری ئەم هەتیواناکە بەڕاستی بێ باوکن خانەکان ئەمە وەزعی خانۆکەیانە هیچیان نییە ناوماڵەیان نییە جلوبەرجیان نییە بەڕاستی پێخەفی بێداویسی ماڵیان هەر هیچ نییە کاتێ زستانی قەنەعەتم پێ بکە ئاوێتە خوارەوە غازەکان بۆ ئەو زۆپایی دایکسن ئەبێ نییە ئەبێ بە غاز چون خەژوورەکە تەڕە جار وایە ئاگەین لە خەسەخانە کاوا غاز لیانەدا و هی نەبن خانۆکە کۆنە خانۆکە زۆر لە ساڵەکان 75 کراوە کە کراوە زۆر کۆنە ئەوەی کە خەڵک یارمەتی نەدا ئەویش حەمام و ئادەس و سەراوەکانەکە جەنابتان ئەیبینن و ئێمە داوامان لە خێرخوازەیە هاوکاری ئەم هەتیوانە بکەن ئەم خانوویان بۆ تێک بین خێرخواز چاژیکەنەوە ئەگەر توانیان هەبووە ئەویش وەکو ئەم خەڵکە پێی خۆش و لە خانووی تازە و نوێ بێ و خانەکەی تەکردێ و بۆی چاک بدین ئێمە زۆر مەمنونی خێرخوازین پاداش و چاکە و خێری ئەو خەڵکە لای خوایە مەگە خوا پاداشی باتەوە بە ئێمە نادرێتەوە
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه إلى يوم الدين. پیغمبری خوشمن صلی الله علیه و فرمید صدقه هەفتاد دەرگای بەڵات ئیسان دوورە داخات. صدقه یەکێکە لەو کارە گەورانەی کە لە ئیسلامە گەلێک گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی صدقه بکەن، بە صدقه لە بەڵا دوورەکەونەوە، خوای گەورە شفاتان ئەدا لە نەخۆشی، هەروەها چەندە کێشە و ناڕەحەتی بە صدقه حەلە بێت. ئینسان چەندە پەنا بە بۆ دکتۆر، ئەوە شەرعیە و قانونیە دروستە، بەڵام صدقه بۆ خۆی کارێکە گەلێک کاری ئینسان ئاسانەکات. صدقه بکرێت بە ماڵی حەڵاڵ بۆ کەسانێک کە مستحق بن، ئەو صدقەی ئینشاءڵڵا جێی خۆی ئەگرێت. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕۆژی قیامەتە ئەوانەی کە صدقه زۆر دەکەن، ئەو صدقەیە بۆیان بێ بە سێبەر و بە شوێنی حەسانەوە لە قیامەتە. لەو کاتا کە سێبەر نییە، هیچ سایە نییە، دنیا لە ناڕەحەتی و ناخۆشیایە، ئەوەی کە ئاری صدقەی و صدقه ئەکا، ئەو صدقەیە بۆیە بێ بە سێبەرێک و لە پاڵی حەسێتەوە لە ڕۆژی قیامەتە. بە تایبەتی صدقه بۆ کەسانێک کە مستحق بن و شایانی ئەو صدقەیە بن، بڕواتان هەبێت گەلێک کاری ئینسان ئاسانەکە لە هەردوو دنیادا. بە تایبەتی ماڵی عین ئەم ماڵانە، ئەم ماڵە ماڵێکن زۆر مستحقن. من خۆم لێرە شایەتم کە 20 ساڵە لەم شوێنە مامۆستای ئەم شوێنم و ئەمانە ئەناسم. ئەمانە گەنجێکن هەم ناتەواون، هەم دەڕووی جسمی و بەدەنیەوە نوقسانیان هەیە، هەتیون باوکیان نییە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم کەسێک هەتیو بەخێو بکات لە ڕۆژی قیامەتە لەگەڵ منە حەشر دەکرێت. ئەم پلەیە بە ئاسانی دەست ناکەوێت. بێ داواکاری ئینشاءڵڵا لەوانەی کە خێرخوازن و لەوانەی کە صدقه ئەکەن و ئەهلی ئیمان و ئەیانەیە خوا لە خۆیان ڕازی بکەن، لا لەم ماڵە بکەن و ئینشاءڵڵا کە ماڵەکەیان زۆر پەرپوتە، ئەبێ خەونیان بۆ دروست بکرێت، ئەوە سەقفە تخوا چ لێوە دانیشێت. ئالەم زستانە بێ نەوت و بێ ئاو و بێ نان لێرە دانیشتون وەیە شایانی ئەوەن کە ئینشاءڵڵا یارمەتیان بدەێ هەموو شێوەیەک. داواکاری لەوانەی کە صدقه ئەکەن و ئیمان لە دڵیانە ئینشاءڵڵا لا لەم ناڵا بکەن ئینشاءڵڵا لای خوای شڵاب بەزایان ناچێ و ئەبێتە تووشی قیامەت ئینشاءڵڵا تعالە. واللهی بەس خوایان ژێنێت. قەناعەت فەرموو معاشیان هەیە، نموچیان باوچیان هەم نوقسان بخۆشی باوچیان کە ئەمری خوای کردووە. ئەن نوقسان و ئەماش نوقسان بەخوا مەجایان نییە بێ شێوەیەک. واللهی من ئەرزم کردی الصدقه تدفع 70 بابا من البلاء. صدقه 70 دەرگای بەڵات ئینسان دوورە خاتەوە. يعني هەموو شتێک ئاسانە بێت، مساحەت خۆت باشە بێت، بەرەکەت خاتە ڕزقەوە، ئەکاتە ڕۆژووتەوە ئینشاءڵڵا، ئەکاتە ژیانتەوە لە پاڵی حەسەیتەوە ئینشاءڵڵا تعالە. صدقه كاري قال قرآن فرمت لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون، أو لنا بتأكيدا يعني ناقنا بلا إيماني تواوتي تأم عليك خوش أوي طريق واسر فينا كي قال لي قولي قمان شي خواتي لا ما أنا بكاتب أخوات راح نخوي قولي إن شاء الله كان لا ما أنا بكاتب قال لي خير إن شاء الله شو قال لي خير مش لا بدي إن شاء الله تعالى تندوق إن شاء الله لو أنك خير خوازي إن شاء الله لا نبقى إنه لما شو هذي دام قرب السر بدرتان قال لي مستحق يا متى مدري بخوة زوز مستحق من الآن ناس ما زام كشون الجين أو ده كان دماو تخوان دماو ترى قربان إن شاء الله بدك إن شاء الله لا نبكر إن شاء الله هم خالين بوكن يعني مش يوم دايمين كان بيجي إن شاء الله تعالى. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا، ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. من ئامۆژنی ئەم مناڵانم
باوکیان پێشتر زۆر فەقیر حاڵ بوو عەقڵیشی نوقستان بوو هەرچی خەڵک یارمەتی نەدایە شعوری ئەوەی نەبوو کە هەڵبسێ بە ماڵ تەعمیر بکات و وەکو هەموو ماڵێ دانیشێت تەمەی ئەم مناڵە نەبکە مناڵەکانیش کە ئەیبینن لە بەرچاو خۆتانە مناڵەکانیش تەواو نین ئەوانیش یعنی هەرچی یەکیان پێی ئەڵێ ئەبێ بەدەم پێیان بڵێیت فەقیر عەقڵن فەقیر حاڵن دوانیان ناچێتە مەکتەب دایکەکەیشیان یعنی ئەو توانایی نییە کە دانیشێت تربێتیان بدات و ڕێنماییان بکات دوو مانگە بێ باوکیان وەفاتی کردو پێشتر باوکیان لە ناویان بۆ هەر چۆنێ بۆ هەر باشتر بوو بەڵام ئێستا ئەوەی کە هەستی پێ بکە ئەمەیانە تۆزێ باشترە ئێواران کە یێتە لای من ئامۆژنیانم لەگەڵ مامەیانە لەو دیوەین هێنە لای ئێمە یعنی زۆر بەزەیمان پێیانێتەوە مامەیان دایمە خەفەتیان لێ ئەخوات یعنی خەمخۆریان بەڕاستی نییە هەرچیە کە خەڵک نەیانداتێ و بۆیان نێنێت نیانە ئەوە گەورەکەیانە تەمەنی 15 ساڵە هەتا ئێستا ناتوانێت شعورەوەی نییە کە چاکە و خراپە لە یەک خۆی بکاتەوە دوانیان لە مەکتەب نین ئەوانی تریشن لە مەکتەبن هەر هیچ بێسوودە بەخوا وەڵڵاهی ژیانیان لەسەر خێرخوازە هەرچیە خەڵک نەیانداتێ و خەڵک بۆیان نێنێ نییە بیخۆن هەرچیە خەڵک بۆیان نێنێ ئێوارانی تر ماڵی خەڵک ئەڵایی ئاوا بێ یعنی ئێواران نییە ماڵیان ئاوا بێ خێریان بنووسێ یاخوا بەسەریانەکاتەوە بە هەموو لایەنێ بەسەریانەکەنەوە ماڵی ئەو خێرخوازانە ئاوا بێ ئیتر ئەوە خانۆکەشیانە کە تۆ ئەیبینی لە بەرچاوتە ئەوە ماڵەکەیانە کە ئەیبینیت خەڵک ئەمانەی کە تۆ ئەیبینی خەڵک لە ڕای خوا هێناوێتی بۆیان ئیتر هیچیان نییە ژیان نامەیەکیان نییە کە بڵێ ئەمە دایکەکەیان بڵێ ڕۆڵە ئاوە هەستن ئاوا دانیشن دایکەکەشیان شعور ئەوەی نییە خۆیان هەروەها ماڵی خەڵک ئاوا بێ ئەوەی کە بۆیان نەهێنێت و یارمەتیانەدات و وەڵڵای ئەم خانوە تکاکە ئەم خانووە کە تۆ ئەیبینی ئاوایە هەمووی تکاکات ئەبێ قاب بخەنە ئەو لاولاکەی لەبەرەوەی کە تکەکە نەدا بەسەریانە ئێستا هەر پێم چۆڵ کردوون لە لای خۆ من لەو دیون نایەڵم بێنەوە ئەم دی و لەم دی و بخەون یعنی لە دقە و سەعاتە هەجاری تەپەتۆرێ بەرە بێتەوە بەسەریانە ئەڵێم با مناڵێکی شتێکی لێنەیە هەر لە لای خۆمەیان خەوێنم ناڵم بێنەوە ئەم دی و هیچیان نییە ئەوە ماڵەکەیانە کە لەبەر چاوتایە هیچیان نییە ئەوەی کە خەڵک بۆیان نێنێ و نەیخۆن و ڕۆژانە بۆیان نێنن نییە پێیای بکەن وەڵڵاهی داوای ئەوەیان لێ ئەەکەم خێرخوازان هەتا ئێستا خەڵکی ئەڵڵای ماڵی ئاوا بێ زۆر یارمەتیان داوا لە هەموو لایەنێکەکەم لە هەموو کەناڵێکەکەم زۆر سوپاسی کەناڵی بەخشین ئەکەین کە هەساوە بەم ئەرکومانوێتیەکە بە هاتۆ بەهانای ئەم ماڵە فەقیر و هەژارەوە ئەگەر یارمەتیان بدەن و خانوویەکیان بۆ دروست بکەن و زۆر ئەوە پاداشتیان لای خوای گەورەیە پاداشتیان لای کەس ناتوانێت پاداشتە بداتەوە چونکە زۆر فەقیرن زۆر هەژارن زۆر نەبوون زۆر کەم درامەتن بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55 هەر جارە و سەر دەکەین بە ماڵێک لە شارێک لە لادەیەک
لە شارۆچکەیەک هەرجارە و چیرۆکێکی تازە و ناڕەحەتی و ناخۆشی و خەمخەفەتی تازەمان توش دەبێت. بەڵام لەگەڵ توشبوونی ئازار و مەینەتی و ناڕەحەتەکان بە ئێمە و ئێوە ئومێد دەکەین ناڕەحەتی و ناخۆشی لەسەر هەژاران و نەداران و منداڵانی بێباو لابەرین. 4 منداڵی بێباوکی بێناز لە خانوویەکی پڕ لە مەترسی و ناخۆش و دژوار شەو ڕۆژ بەڕێکن. کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا منداڵانی بێباوک و هەژارەکان ئەبین لە کەناڵی ئاسمانی پەیام و لە کەناڵی بانگەوازەوە، دڵنیام لەوەی ئازارتان پێگات و ناڕەحەتی و ناخۆشیتان توش دەبێت. بەڵام کاتێک دوای چەند مانگێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەبێتە خەرمانبەری هەژاران و نەداران، دڵتان خۆش دەبێ و فرمێسکەکانتان ئەبێ بە خەندە و خۆشی. هەریەکەمان بێنە بەر چاوی خۆی. 4 منداڵی بێباوک بێناز لە خانوویەکی کۆن ژیان بەسەر دەبن، بەبێ ئەوەی هیچ سەرچاوێکی بژێوی ژیانیان هەبێت و خۆشتان بینیتان شتێکی ئەوتۆ بەرچاومان ناکەوێت کەوا تازە بێت و یاخود بتوانی ژیانی پێبەڕێکەیت. ئاخۆ ئەبێ ژیانێک بەم چەشنا چۆن بڕوا و تا چەند بڕوا و تا چەند بڕکات. بۆیە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا ئەم دیمەنانە ئەبینن، دڵنیام لەوەی هاوکاری و کۆمەچەکانتان ئەکەن بە دیاری و فرمێسک و ئازار و مەنیتەکانی منداڵانی بێباوک و هەژارەکان کەم دەکەنەوە و ئێوە ئەبن بە چەترێک بوویان. بۆیە ئەم جارەش لە بەخشینەوە داوامان لە ئێوەی ئازیز و خۆشەویستە ئەم ماڵە بێباوکە لەم خانوە پڕ لە مەترسیە ڕزگار بکەن و ئەم خانوە کۆنیان بۆ بکەین بە خانوویەکی خۆش و ناماڵێکی جوانیان بۆ ڕێخەین. هەر کەسێکش ئەوێت موچەی ماگانیان بۆ بڕێتەوە با پەیوەندیمان پێوە بکات و لە بەشی بێباوکانمان بتوانین موچەیەکی ماگانیان بۆ دابینکەین و لەگەڵ خانوویەکی خنجیلانە و تەواوی پێداویستی ناوماڵ. لەبەرەوەی ئەوانە پێویستیان بە خانووە بە ناوماڵە بە موچەی ماگانەیە. جا تۆی خێرخواز و بەخشندا ئەتوانی ببێتە چتێک و ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ئەم منداڵە بێباوکانەکەم بکەیتەوە بۆ ئەوەی هەژارەکان و نەدارەکان لەسەر بڕیاری تۆ هاوکاری تۆ گرفانی تۆ دڵیان خۆش بێت. بەخشین نەوەی بێکەسان. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. هەمیشە بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست موژدە لە دوای موژدە بە ئێوە ڕائگەێنین کە هەژاران و منداڵانی بێباوک و نەخۆش و پەکەوتەکان لە هەرێمی کوردستان هەر جارە و لە شارێک لە شارۆچکەیەک دەروخێریان لێ ئەکرێتەوە. لەبەرەوەی ئێوەی خێرخواز و بەخشندا بەدڵە میهرەبانەکانتان هاوکاری و کۆمەچەکان ئاراستەی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن. بابزانین لە ئاڵقەی ئەم جارەماندا هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست چی نەخشاندۆ و ماڵیکەی ئاوادان کردوتەوە و ناڕەحەتی و ناخۆشی لەسەر کێ لاداوە. 2 مانگ و 20 ڕۆژ بەر لە ئێستا سەردانی قەزای سەی سادقمان کرد. لێرەدا خانوویەکی ناخۆش، خانوویەکی کەلاوە، خانوویەک پڕ لە مەترسی ژیانیان بەسەر دەبرد. بابزانین کاتێک بە ئێوەی خۆشەویست و بەڕێزمان ناساندن، ئێوەی هاوکاری هەژاران و نەداران چیتان بۆ کردن، دوای ئەوەی 2 مانگ و 20 ڕۆژ تێئەپەڕێت بەسەر بەرنامەی یەکەم، لە بەرنامەی دووەمدا خانوویەکی جوان، خانوویەکی گەورە، خانوویەکی خۆشمان بەرچاو دەکەوێت. بابزانین ئەو هاوکاری و کۆمەچی و دەستبارانەی ئێوەی ئازیز و خۆشەویست چۆن ژیانی ئەم ماڵە هەژار و خاوەن پێداویستە تایبەتەی گۆڕی، ئێستا ژیانیان چۆنە و
بەراورد لەگەڵ 2 مانگ و 20 ڕۆژ بەر لە ئێستا چۆن بوون. ئەوە پیاوەکەمە بەخوا جەڵدە دایلی 2 کڕە جەڵدە دایلی شەکەرەیەتی مەعاشێکی نییە خۆم 20 ساڵە بەخوا ئیشەکەم 5 ساڵ خێزانەکەم بەخێو 3 مانگەی زستان هام لە ماڵۆ. چی ئیشەکەی تو؟ وەڵڵا پاچە کۆڵاکەم تەماتە بێئێڕنم هەنار بێڕن کات خۆی ساڵێکمە 12 مانگە من هەمە دەر. بۆچی ئەو ئیشانەکەی ئەو ئیشانە کەس نییە ئیشێکم بۆ بکە کوڕێکم نییە ئیشم بۆ بکە پیاوم نییە ئیشم بۆ بکە مەعاشێکمان نییە ژیانەکە من ئاوا تێدەسەر خانەکەمیش بە عەمەل نایە. وەڵڵی سێ هاین نەخۆشیە ئەوجە ژیانەکەمە زۆر ناخۆش و ئەوجە خارەکەمان تەکەیە کرد ئاوا هاتە ژیرۆ ژیانەکەمە زۆر ناخۆش ڕزگارمان کە خوا ڕزگارتان بکە خوا لێتان ڕازی بێ یاخوا ئیسا هاین لە خۆشیەوە پەنایی خوای گەورەوە ئیسا شوێنەکەمان زۆر خۆشە لە باران لە تکە لە هەمووی ئەوە ژیانەوە ئێمەتیایمە لە کۆنەکە ئیسا هاین نەخۆشیە خوا لێتان ڕازی بێ ئەوەنە من لێتان ڕازیم خوا لێتان ڕازی ئێمەتان ڕزگار کرد بەخاتەوە قورئانە خوایە گیان خوا و پێغەمبەر بە هەرجێتان بی خوا لێتان ڕازی بێ ئێمەتان ڕزگار کرد ئەوە ژیانەوە ئێمەتیایمان بەخوا ئیسا هاین نەخۆشیە نە بارانە و نەتکەی ئەوالێمە ئیسا پەنای خوای گەورە ئەو نەخۆشە ئەو ناین لە خۆشە تر نەیەتوو زۆر خۆشە ئێستا شوێنەکەمان خوا لێتان تێکنەوە خوا لێتان ڕازی بێ یاخوا خوای گەورە ئێمەتان ڕزگارکە خوا ڕزگارتان بکە. دادا کاتێک کە دەستکرا بە دروستکردنی ئەم خانووە هەستان چۆن بوو تا چەند دڵتان پێخۆش بکە ڕۆژە دوای ڕۆژ بەرەوە ئەڕۆشت کە خانوویەکی تازە خانوویەکی خۆش دوور لە ناخۆشی دوور لە تکە دوور لە هەموو ئەو ناخۆشانەی کە بەڕێتان کرد چاوەڕێتان نەکرد؟ وەڵڵا ئەوە زۆر لە ناخۆشی بوومان ئەوە حاڵەوە ئێمەتیایە بوومان ناچار بوومان بەخوا ئەیسا هاین لە خۆشیەوە پەنایی خوای گەورەوە مناڵەکان یان خوا لێیان ڕازی بێ ئێمەیان خستە خۆشی خوا بیان خاتە خۆشی.
کاتێک کە زستان دێت ترسی ئەوتان هەیە تکاکا و سەرماوسۆڵەیەکی زۆر ڕوتان تێکە لە هاوینیشە لە بە حەشەرات و مار و دوو بشک و سیسترێک ئێسانەکە خەم و خەفەتان هەیە و ترستان هەیە. ئەرە وڵا هاوینی بەخواستی سەرگوشی دەرەچێت ئەوەنە پیسە خۆ ناویری بەخێ مردم ئەوە لەلا دەرمانە ڕم لەلا دەرمانە ڕژم ئیسفادەی نییە مار لەیلا و سیسەرێک لەو لاوە مشک و ڕست لەو لاوە ئەدەوە عەمەل نەماوە خانەکە خانە بە عەمەل نەماوە گەجە تکەیە گەجە ئاوە هاتە خوار و باوباران ڕێم نە و چێژ بکەم ئەوە ئەمت بەقەتە تایە هاوە سەریەوە چینکۆی لایۆن هاوە سەریەوە ئەڕۆمە ناوە سیسەرێکی هاتیە و مشکی هاتیە و ڕزقی هاتیە و عەمەل نەماوە ناچاری نەوێ شتێکێکی کرێچی نین بە عەمەل نەماوە ناوی متبەقە ئەوە سیسەرێکی تایە بەخوا ئەوە لەو لاوە مشک ئەوە لەو لاوە ڕزق بێن داوە خێرخوازەکەم ئەم خانمە بۆ چاکەن خێریان نەگەیێ هەر لەبەر خاتر خوا ڕزقی هاتیە مشکی هاتیە چێشتەکەم سیسەرەکە کەوێتیای چێشتەکەم لەو مشکەکە کەوێتیە لەو لاو ڕزق ئەتۆپیە لەو چینکۆی لایلۆنە تایە پڕبانێتی ئەمت بەقەوە عەمەل ناچاریە بەغاو گشتی شەقی برە بە عەمەل نەماوە درزی برە بە عەمەل نەماوە شیش هاوە سەریەوە چینکۆی لایلۆنە تایەیە حیج بەسەرێنە بە عەمەل نای والله بیست کە ڕزیادت سیسەری کەوتە ناو چێشتە فڕەم داغە ئەتە مشک لەو لاوە ڕزق لەو لاوە و گەرمیەکە لەو لاوە و ساڵانی پێشوو لە کاتی یەکەم بارانی پاییزە چیتانە کرد بۆ ئەوەی کە خانووەکەتان تکەنەکە وەڵی لایلۆنەمەدا بەسەریە خەڵ بۆ مێسن لایلۆنەکە خۆم کرێکاری ئەمدا سەریەم سەن ئەوە ژیان نەبوو بەخواتیایە بوو ئەیسە ژیانەکەم خۆشە ئەم ساڵ خۆ لایلۆنشتو نەسەن نەوەڵا پەنایی خوای گەورە ئەو خوالێتان ڕازی بەوە منتان ڕزگارە خۆ ڕزگارتان بکە منتان خستە خۆشیوە یاخوا هەر بەشتان خۆشی بێ بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا هاوکاری ئەم ماڵەتان کرد پێشووتر خانووەکەیان چۆن بوو ناوماڵیان چۆن بوو ئێستا ژیانیان چۆن کەلوپەلی ناوماڵ ئەو شەر خەڵک بۆ هێناوە چیتان هەیە وەڵا ئەو معرەزەکەی خەڵ بۆ میستانەوە لە ڕێی خوا بەخوا هەموو شتە نوقسانە بەخوا سەلاجە شەڕەکەم بە عەمەل نایە نە مجەمی دەمەیە نە سەلاجەی باشمەیە نە کاوەنتەریەکەمەیە نە غازیەکەمەیە غازی یەک چاوم دانا چێش لەو سەریەکەم وەڵی سەر لە خوا بەزیان لە خۆش ئەوە حاڵنەوە بەخواتیایە بوو سەلاجەش ڕۆڵم بەخواست فەرشێکم خەڵ بۆ میهاوت ئێستا خوا نەیبڕێ هەم لە خۆشیە خوا بەشتانەوە ڕێیاخوا خوا لێتان ڕازی بێ یاخوا دەستخۆشیتان لێ ئەەکەم سەلاجیان بۆ ماسن خوانەی بڕێ خۆ ئەرزیان بۆمان سەن و نوێنیان بۆمان سەن و خوانەی بڕێ یاخوا تەلەڤیزۆنیان بۆمان سەن و غەسالەیان بۆمان سەن و مەغسەلیان بۆمان سەن و فەرشیان بۆمان سەن و خوا بەشیانەوە ڕێ خوا ڕزگاریان کە خانووەکەتان ئەڵێن دیوارەکانشی خۆتان نیە نە وەڵی خۆمانین ئەو ماڵەتانی بۆچیەوە ئەی وەڵا ئەوان تریان دیوارەکان من دەسڵاتم نەوە بیکەم وتی منەیکە وتم ئێوە بیکەن دیوار ئەمیش و ئەوش دیوار ئەوانە ینی لای ڕاست و چەپی خانووەکە دیوارەکەی خۆتان نەوەڕی نێمەنین ئەو ماڵەتان من دەسڵاتم نەوە بیکەمەوە وەڵا من دەسڵاتم نەوە بیکەم وتی قەنەت و دەسڵاتنی ئێمە بۆ تەیکەین و دیوارەکان تا چەند ژیانتان قورسە لەم خانووە بەخوا زۆر ژیانمە قورسە ئەم خانەمە بۆ ڕۆخە من هیچم لە ئێوە ناوی بەس خانەکە شاردا
وڵی ئیسە زیاوە خانەکانمە ئەودا دووە دو بەرەوەیانە بەخوا حاڵم نەبوو نەڕێم بوو چێژ بکەم نەڕێم بوو نان بکەم ئیسە لەخوا بە زیاو بێ ئیسە ئەیبی نییە خوا لێتان ڕازی بێ یاخۆ ئیسە چوارەوەدەیە و ئاو دەست حمام و مەدخەل و گەچی خوا نەیبڕێ یاخۆ ئیسە هەم لە خۆشیە ئەم ساڵ ترسی بارانتان لە وڵاتر باران منەوە هیچ شێوەی دەراکە داخە مەدخەلەکە بۆ خۆم تێمەتمل ناویە خوا لێتان ڕازی بێ یاخوا وا منتان ڕزگار کرد خوا ڕزگارتان بکە یاخوا بەناوی خۆی گەورە میهرەبان دوای ئەوەی کە ئاگادار کراینەوە کە لە سەی سادەق ماڵێکی هەژار خانوویەکی زۆر ناخۆش هەیە ئاگاداریان کردین ئێمەش وەکو نووسینگەی سەی سادەقی بەرنامەی بەخشین هاتین سەیری خانووەکەمان کرد ماڵێکی هەژار ماڵێکی نەخۆش ماڵێکی کەم دەرامەت زۆر ناخۆش ئێمەش لە ڕێگەی خۆمانەوە نووسینگەی سەرەکیمان ئاگادار کرد لە بەرنامەی بەخشین ئەوانش بە سوپاسەوە بەڕێزەوە هاتن لیژنەی بەرنامەی بەخشین هاتن سەیری خانووەکەیان کرد سەیری وەزعی ماڵەکەیان کرد کە ماڵێکی زۆر هەژار ماڵێکی نەخۆش ماڵێکی کەم دەرامەت و هەتا بڵێ زۆر لە ناڕەحەتی بۆیە بڕیاریاندا کە پشت بەخوای گەورە بە یارمەتی خێرخوازان کە خانوویان بۆ بکرێ و لەو نەهامەتی و ناڕەحەتی ڕزگاریان کرێ لێرە ئەمەوێت سەرەتا سوپاسی هەموو دراوسیەکانم بکەم کە لەم ماوە زۆر هاوکارمان بوون بەڕاستی دراوسی بەرامبەرمان دراوسی ڕاست و شەپمان لە دروستکردنی ئەم خانووە لە هەموو هاوکاریان کردوین کە ئەم خانوومان دروست کردووە ئەو ماڵ هەژارەمان لە ناڕەحەتی ڕزگار کردووە دەمەوێت سوپاسی ئەو برابە ڕێزەش بکەم کە لە ماوەی ئەم سێ مانگەدا ئەو خانووی پێداین ئەم ماڵە هەژارە چوونەتە ناوی بەبێ بەرامبەر سوپاسی هەموو خێرخوازانەکەم سوپاسی هەموو ئەو کەسانەیەکم کە هاوکاریان کردین لەم دروستکردنی ئەم خانووە لەو ناخۆشیە هێناومە لەسەر ئەم خانوو خۆش و ئەم ئێستا دڵیان زۆر خۆش ئەو کاتە زۆر بێتاقەت بوون هەژار بوون ئێستا زۆر دڵیان خۆشە زۆر بەکەیفن سوپاسی هەموو ئەو برابە ڕێزانەیەکم کە بەدەمانە هاتوون بۆ هەر شوێنە ئەچین بەڕاستی ئەمان و کە ئەمە بۆ بەرنامەی بەخشینە هاوکاریە کردین ئەگەر بە ینی زۆربەی کات بێبەرامبەر شتەکانیان پێدان هەنە جاریش هەروەکو سەری جملە شتەکانیان پێدان دوعای خێریان بۆکەین داواکەین لە خۆی گەورە کە زیاتر ئەوان دەستیان فراوان بێ سنگیان فراوان بێ هاوکاری بەرنامی بەخشین بکەن تا ئێمەش بتوانین لە ڕێگەی خەڵکی خێرخواز و لە ڕێگەی ئەو برابە ڕێزانەی خێرخوازەوە کە ئێمەش بتوانین ئاوها دڵی خەڵک خۆشکەین خەڵک لە هەژاری و ناڕەحەتی ڕزگار بکەن. ئەم جارەش لە قەزای سەی سادق هاوکاری و دەستباری و خێرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بۆ ڕزگارکردنی ماڵێکی هەژار لە خانوویەکی زۆر ناخۆش کە شەو ڕۆژیان بەڕێئەکرد جێی دڵخۆشیە کە ئێوەی خێرخواز و بەخشندا دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان بەبێەوەی کەس بزانی کێ خێری کردو و ناوی هیچ کەسێک بێنین بەم شێوازە خانووی جوان ناوماڵی جوان هاوکاری و کۆمەچەکانتان دەگاتە دەستی هەژاران و نەداران و منداڵانی بێ باوک بەبێ ئەوەی ناوی هیچ کەسێک بوترێ و بۆ خۆشتان ئەزانن ئەو هاوکاری و کۆمەچانە هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە جگە ئەوەی بەخشین پردیگەیاندنی هاوکاری و کۆمەچیە لە نێوان خێرخوازانەوە بۆ هەژاران و نەداران هەمیشە بەردەوام بن بۆ ئەوەی هەژاران و نەداران کە چاوەڕێی دەستی ئێوە ئەکەن خەونەکان و ئاواتەکانیان بێتە دی و تۆزێک لە ماندووبوونی ژیان بەحەسێنەوە تا ماڵێکی تر و تا بەرنامێکی پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ